ژمارەیەک لە خانەنشینانی سەربازی ئەمڕۆ لێرە گرتبوونەتەوە لە پای پێنەدانی موچەکانیان. من ئەمێ بڕۆمە لای ئەو خانشینانە بزانم کێشەکانیان چی و ماوەی چێنێکە سەردانی بانکەکەن و موچەکانیان پێنادرێت. سڵاوت لێبێت ئەم کاتت باشتەوە ماوەی چەند ڕۆژ لە سەردانی بانکەکەیت و موچەکانە پێنادرێت؟ وڵای ئەمڕۆ سێ ڕۆژە درۆ ناکەم. من ئەمڕۆ سێ ڕۆژێتێ تێگەی لە بازاڕۆ بە پێتێم شارەزان بەڵام لە بازار بە پێتێمە عینە بەخوا هەموو ڕۆژێتێ 200,000 سەرفەکەم. پێم بڵێ پێداویستەکانی ئێوە چییە؟ ئایا ئێوە وەکو ئەو کەسانەی کە پێشمەرگەی دێرینن لەسەر حیزبەکان ئەم موچەی کە پێتاندرێت بەشتانەکە بە ماوە زۆر؟ ناوەڵا بەشمان ناکە ناوەڵا ئیسەکەم بۆ خۆم بەشمەکە مناڵم نییە خێزانم نەخۆشە نەخۆشی شێرپەنجەی 7 ساڵە لە کەلار بووم هاتمە عینە لە حیبەت تێگەی بەخوای گەورە کەسێک نهاتوە یارمەتیم بدە موچەکەی خۆم نەبێت تێگەی ئەدەی کاکە تۆ موچەکە نەوتوی لە بانکە بۆچی موچەتان پێنادرێت؟ کێشەکە چییە؟ نازانم چییە نازانم چیە ڕێزم هەیە کاکە ئەوانەی تایە چی تریتایە جایکەن و لە ئێمە کاکە خۆخوای وتیا کاکە جایەکەین بەس درۆوەکە وەڵای برا وەڵای وەبیلاوەتی لای ئەگەر نامستاقم و ئەگەر مستاقمیم حەزەکەم بەخوا بیوە ئەرێ بەخوای گەورە زۆر باشە زۆر سپاس دەکەم بە ڕێزی سپاس دەکەم. سڵاوت لێ بێمەوە گیانەمە بێمە لای تۆ بۆ من قسە بکە ئەمێ بزانم ماوەی چەندەکەی سەردانی بانکەکەی بۆ وەرگرتنی موچەکەت وە پێیان وتی کە بۆچی ناتوان موچە بەیەوە بن؟ وەڵا ماوەی 67 ڕۆژە موچیان ناوێت ئێمە هێزەکانی هەفتین ئەنجا تەلەفۆن بۆ کەسێکەوە لە عایدەوە لە عایدەوە خۆی لە ئەسڵا عایدی وەچیدی مالیەیە بڵێن ئاوەتی شێخچەرە عایدیەوە عایدی کەسێکە نییە ئەو ئەڵێ لای فەتحوڵا فەتحوڵا لایەوە ئەوە لایەوە گەرم گەرم من پێکرد هەموو مانگەی بە بم شێوە پارەوەرەکردن بەڕاستی خەڵک فەقیرە خەڵک توانێت نەماوە 67 ڕۆژە خەڵک کرێ چییە خەڵک نەخۆشی هەیە بە حەقەت یعنی خەڵک توانێت نەماوە هیچ ئەنجا ئەم دەسەکە لە پشتەمەوەیە ناسەم چ دەچێکمە بەسییان چێمە بەسییان چی نییە بە پێی لیستی موچە بێ بوو پێنجشەم ئێوە موچەتان وەربگرتە پێتان وتراوە بۆچی پێت تا ئێستا پێتان نازانم پاردنیە هەڵە پارێن نازانم مانگی پێشوشە ئەنیشت بە ئەو حاجی شێرزاد ماڵیاوە بچوو هەولیە پارەکانە لە پارێکیانێژی هەموو مانگی هەفتاکانی کە وەریان گرتووە هەشتا وەری گرتووە هەڵبجە وەری گرتووە بەس ێمە ماوێ هەڵەبجەت دابش کرا بەس لە سنووری سلێمانی دابش بەڵێ بەس لە سنووری سلێمانی ئەم هەفتای ئێمە نەبێت بزانن کەسی کە هەیە وەری نەگرت بێ غەیرێوانە ئێمە نەبێ بەس ئێمە وەرمان نەکردووە پارە گومانی چیەکەن وەکو خۆتان وەکو خانشینانە و پارەیە چی لێهاتووە؟ ئەو پارەیە هەیە پارە هەیە هەموو شتێکەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو شتێکی ناردووە بەس پارەکە دەستێکەیە ناو یەشێتیە نامەندەنێ پارەکە ئاوا لێکنەوە هیچکە نییە. بەڵێ وا بڕیار بوو کە ڕۆژی پێنجشەممە موچەی خانشینان دابش بکرێت بەڵام تاوەکو ئێستا موچەکان پێ نەدراوە لێرە خانشینێکی زۆری لێکەگرت بوونەتەوە باس لەواکەن کە ئەوان لە ڕۆژی پێنجشەمەوە سەردانی بانکەکەن بەڵام تا ئێستا هەر موچەکانیان پێ نەدراوە. ئەمەوێت چمە لای چەندانێکی تران کە لێرەن سڵاوتان لێبێت ئێوە ماوەی چەندێکە سەردانی بانکەکەن بۆ وەرگرتنی موچەکان دەپێندان ڕۆژە سەرەکەەوەی هین و هەر نەبووە تا ئێستا مەسیمە هەفتێکین و ڕێنترەوە تقریبا هەتا ڕۆژە زیاتر وەرمان نەکرێت بڵێن چهارێن و ئەڵێن نییە و بەیانی نادوو بەیانێسوان سێبان ئاواتر نازان قەسەکە چێ پێمان ڕوون ناکەن بڵێن مەسابەکەتانە ئێوە بەس ئەم مانگە ئەم کێشێتانە بوو یاخۆ مانگەکانی پێشەم هەر دوا کەوتو بوون نازانم بۆ هێزی یەکانی هەفتە دایمە دوا کەوتی نازانم قەسە چییە لە هەڵەبجە و لە سنوورەکانی تر موچەکە دابش کراوە پێتان نەوتراوە کە بۆچی موچە ئێوە نادرێت دابشکە بەڵام لای ئێمە نازانم بۆ چوای ئەمە سەر ڕۆژەمەین لێرە ئەپێڵێن وەڵام نییە و بڕۆن بەیانی بگوانی ئەڵێن دەمێکەڵە خایمە نابێت دەمێکەڵە پارەکەتان هەردان قسە نازان تێ ناگەن چیە تۆ خۆت ئەم موچەی کە وەری ئەگریت بەشی بژێوی ژیانە تاکا بم ئەگەر ڕاستی نەوەڵا بزانم 250 کرێ خانووە لە دوای ئەوە مۆلیدە ئەو کارەبای خۆ دەزانی ئەجا شتی کەشم لەسەرە من ئایلێکم دوو لە ڕێتەڵا خراوە مناڵەکانم لەسەر ئەوەی خۆمتر وڵای هەر بەشی نیوەی ناکەکە بێتە سەر قسەی ڕاستە دەوێت ئەتە بڵێن چێمە ژیانەکەم ئەوەیە خۆ ماوەی چەندێک پێشمەرگایەتیت کردەوە حەزێتانە چی بووە کە لە شاخ بینیوتە بۆ میشە دەمێکەوترەوە باسی ناکرێت منەوە
والدي بنشاوتم نصر حتى ترى كابرالم بلمشي فيراري كيش من قاتي أولا تاي ساعتين أترى وثمانة كتوابو جانك خود زين ومن الراحة ناتان مشكل زارني شو كار سويش ناتاني مشكلة كمان أويا هرجين جانك ما لسه مع شيء بشوا كمان أنا والله بقول ما تانا وسبات أنا كمان كان بتتش بەڕێزی دەستەکانە خۆش بە بەڵێ وەکو خانشینان ئاماژەیان پێکرد بڕیار وا بوو کە ڕۆژی پێنجشەم موچەی خانشینانی سەربازی هێزەکانی هەفتادا بەش بکرێت بەڵام تاوەکو ئێستا لە سلێمانی موچیان پێ نەدرا و ئەمڕۆ بەشێک لە خانشینان گرتبوونەوە بۆ ئەوەی کە موچەکانیان پێ بدرێت من پرسیارم کرد لەوانیش کە بۆچی تا ئێستا موچەکانیان پێ نەدراوە ئەوان دەڵێن کە پەیوەندیمان کردووە بە بەشی خانشینی سەربازی هێزەکانی هەفتا و پێیان وتوین پێتان ئەدرێت هەر جارێک پێیان ئەڵەن کە پارەکە لای کەسێکە یاخود نەخراوەتە سەر حیسابەکە تا ئێستا